ئەمە ئەو ئینسانەیە کە لە ناوەوە بەم ئاڵۆزیە و بەم وردەکاریە خی گەورە دروستی کردووە. هەموو ئەندامە سەرەکیەکانی بە تایبەتی و ئەندامانەی کە مەفروزە ئیشی بۆ بکەن و احتیاطی هەبێ. دەستیەکان لە گورچیلا ئەبێ ئەمانە دوان بن لە مێشک بۆ ئەوەی کە ئینسانەکە ناتەواو و ناتەرزوو دەرنەچێت، حتا وەکو ڕەنگی ڕووی، دەموچاوی، ماسوولکەکانی، بازووی، قاچی، سکی، پشتی، وەکو ئەوەی کە سێوێک لە ناوەڕاستا کردبێتت بە دوو کەرتەوە هەموو ئەندامەکان ئابە و شێوەیە سەیرەکرێ. بەڵام پەناگرم بەخوا لە ناوەوە تۆ چییە بینیت؟ ئەمەیە خۆشەویستەکەم. بۆیە من پێم سەیرە کە دکتۆرێک بەناو دکتۆر بێت و ئیمانی نەبێ، دکتۆرێک فعلەن دکتۆر بێ و ئەم هەموو ئاگاداری و شارەزایی هەبێ، بەڵام ئیمانەکەی لەق بێ یاخود ڕووی لەخوا نەبێ. ئەمە ئەو ڕاستیانەیە کە ئێمە ڕۆژانە لاو عەمەلیاتای بینین و هەستی پێەکەین. هەموو ئەندامێک بەو جوانیە، هەموو ئەو نوسخەیی کە لێرە هەیە لەم دیو هەیە، چێ ئەمەی دروست کرد و چێ وەکو ئاوێنە لەو لاوە ڕەنگی پێدایەوە و هەمان شێوە ئەندامی دروست کرد. چێ توانی خوێنبەرێ بۆ هەموو ئەم ئەندامانە؟ چێ توانی ئۆکسجین بگەێنێتە هەموو ئەمانە؟ لە پاشۆڕۆ پاکیان کاتەوە، ئیعازیان باتێ، سەیری ئەم ئەندامانە بکەن، هەر هەمووی تێک سمراون لە ناو لاشەیەکی بچکۆلەیە بە شێوەیە کۆمپاکتن کە هیچ مەجای زیادکردنی دەرزیەکی نییە، زیادکردنی ئیزافەیەکی نییە بڵین با ئەم ئەندامە زیادکەین بۆ ئەم ئینسانە، نەخێر ئەم ئەندامە زیادە و با کەمیکەین. ئەمەیە گەورەی ئەم ئینسانە. و هەر ئەندامێکی بەسیطترینیشی کە پێوتە ڕیخۆڵە چۆرە ئالێرەنەیە، ئەم ڕیخۆڵە چۆرەیە کەم بوو وەلامان برد پێوترێ ئینسانێکی ناتەواو. و هیچ کاتێک ئینسان کە ئەندامێکی لێکەم کرد قەت قەرەبووی ئەو ئەندامەی بۆ ناکرێتەوە تا ڕۆژی قیامەت نابێت بە ئینسانێک